إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام هەموو ڕەوشت و ئەدەبێکی جوانی فێری ئێمە کردووە. یەکێک لەو ئەدەبە جوانانەی کە ئیسلام فێری ئێمەی کردووە، بە هیچ جۆرێک نەڕۆین بۆ هیچ ماڵێک بۆ میوانداری ئیلا ماڵەکە ئەبێ پێیان خۆش بێت، خۆشحاڵ بن بە هاتنی تۆ. خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە ڕوو دەکاتە ئیمانداران دەفەرمێت: لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا. ئەی ئیمانداران، مەچنە هیچ ماڵێکەوە بۆ میوانی غەیری ماڵی خۆتان، ئیلا بڕۆنە شوێنێکەوە ماڵەکە زۆریان پێخۆش بێ. وشەی تەستەئنیسو مەبەست پێی ئیزن نییە بە تەنیا، زانایان دەفەرمون واتە ئەو کەسە دڵخۆش بێ بە هاتنی تۆ. خوای گەورە وشەی ئیزنی بەکار نەهێنا، ئیستئناسی بەکارهێنا، واتە خاوەن ماڵ دڵی بە تۆ بکرێتەوە، خۆشحاڵ بێ بە هاتنی تۆ. مەڵێ بەخوا پێی خۆش بێ، پێی ناخۆش بێ، هەر دەچم بۆ ماڵی. نە، وا مەکە. خوا دەفەرمێ مەکەن، مەڕۆنە ماڵێکەوە کە کابرا پێی خۆش نەبوو، خاوەن ماڵ خۆشحاڵ نەبوو بە هاتنی ئێوە، مەڕۆن. چونکە هەندێک کەسەیە بڕۆیتە ماڵەکەی پێی ناخۆشە، وا دەزانێت تووشی بەڵاو موسیبەتێک بووە، مەڕۆ بۆ ماڵەکەی. کاتێک کە دەڕۆیتە ژوورەوە، وا دەزانی مناڵێکی مردووە، وا دەزانی موسیبەتێک گەورەی بەسەرەوەیە، مەڕۆنە ئەو ماڵانە، گوناهبار نابن. بڕۆنە شوێنێک زۆر بەڕێز بە حورمەت ڕێستان لێ بگیرێ، خاوەن ماڵ زۆر خۆشحاڵ بێ بە هاتنی ئێوە. ئەوە فەرمانی خوایە، حتا تەستەئنیسوا، لەوە تێبگەن خاوەن ماڵ زۆری پێخۆش بێ. یەکێتە لەو ئادابە جوانانەی کە ئیسلام فێری ئێمەی کردووە، ئەوەی کە لە تواناتدا هەیە بۆ میوانی خۆتی سەرفکە، بەڵام نابێت تەکلیفیش بکە میوان لە خاوەن ماڵ بە شتێکە لە توانای دانەبێ و نەهی لێکراوە. بەڵام تۆ کەسێ دێتە ماڵەکەت، ئەوەی کە لە تواناتدا هەیە بەپێی گیرفان و حاڵ و گوزەرانی خۆت هەر چەندێکی بۆ سەرفکەی، چی خواردنێکی بۆ بکەی، گوناحبار نابی. ناو خۆمانە هەڵێ کاکە دووسێ شلە بکەی ئیسرافە، ئەم دوو جۆرە گۆشتت کردووە ئیسرافە. نەخێر، ئیسراف نییە. ئیسراف تەنها لە شتی حرامدایە. نمونەتان بۆ دەیهێنمەوە. تۆ ئەڵێی باپیرەم و نەنکم وایەوت، ئەڵێ حرامە، کاکە نابێ هەموو مەسروفە بکەین، ئەم هەموو خواردنە بۆ میوان دامنین حرامە. وەڵڵا حرام نییە، وەڵڵا تۆ غەڵەت تێگەشتویتە. کاتە ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەمە ئاەتی قورئانە، چەند میوانێکی بەڕێزی دێ سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، بەڵام ئەو نازانێ ئەمانە مەلائیکەن، خواردن ناخۆن. خوای گەورە دەفەرمێ ئەم ئیبراهیم پێغەمبەرە صلی الله علیه وسلم فجاء بعجل سمین، یەک گوێرەکەی سوورەکراوی بۆیان هێنا، یەک گوێرەکەی کامل، گوێرەکەیەک. خەر گوێرەکەی کاکە بە 3 نەفەرە خوڕێ، بە 4 نەفەر و 5 نەفەرە خوڕێ، هەندێک لە زانایان دەفەرمون 3 نەفەر بوونە. بەڵام ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک گوێرەکەی کاملی بە برژاوی هێناوە بەردەمیان. بعجل حەنیث، واتە گوێرەکەیەکی برژاوی قەڵەو. باشە 3 نەفەر 4 نەفەر گوێرەکەیکە خۆن؟ نا، شتی وان نییە. خوای گەورە مەدحی ئیبراهیمەکە سەلامی خوای لەسەر بێ، کە گوێرەکەیکی بۆ 2-3 نەفەر سەر بڕیوە. تۆش ئەڵێی حرامە، حرامە. بۆچی حرامە؟ پێویست ناکە خاوەن ماڵەوە نەخۆی عەزیێتدا، بەڵام ئەگەر کردیشی حرام نییە. ئەو تا ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێرەکەیکی بۆ 2-3 نەفەر سەر بڕیوە، وەڵا ئەگەر ئێمە گوێرەکەی بۆ 20 نەفەر سەر بڕێن، کاکە ئیسرافت کرد. کاکە ئیسراف نییە، ئەوەی لە تواناتدا هەیە ئیسلام فێرمانی کردووە بۆ میوانی خۆت سەرفیکە. ئەگەر چەندەها نەوع خواردنی بۆ دروستکەی،
یەک جوانەگایەکی بۆ سەر بڕی بخەیتە بەردەستی حرام نییە، بەڵکو ئەوە شوێنکەوتنی سونەتی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم، کەواتە ئەوەی تواناتێ بۆ میوانی بکە لە خواردنی باش و چاک گونەحبار نابیت و ئیسرافیش نییە، ئەوە لە مێشکتان دەرکەن، ئیسراف نییە. ئەوە ئاەتم بۆتان هێنایەوە بەڵگەی ڕوون و ئاشکرا، بە 3 نەفەر بە 4 نەفەر بە 5 نەفەر گوێرەکە یەکی برژاو ناخورێ تەواو تێبگەن. ئاینی پیرۆز ئیسلام فێرمانی کردووە کە ئیزن وەرگرین پێش ئەوی بچین و ماڵ خەڵک، بە تایبەتی ئەمڕۆ جاران لە 70-80کانە ئیزنیی دووەرەگرن مەجبوور بڕۆشتی تایە، بەس ئێستا ئەمڕۆ پێویستە بزانیت تەلەفۆنت پێیە، تەلەفۆنێک بکە بۆ خاوەن ماڵ، بزانە ئەم پیاوە ئیشی نییە، ئەم ماڵە سەفەریان لەبەر نییە، ئەم ماڵە داوەتیان نەشوێنە داوەت نەکراون، ئەخ زۆر ناخۆشە. یعنی جاری وایە تۆ لەگەڵ مناڵی خۆتا داوەتی لە شوێنێک لە ماڵێک وعدت داوە، 10 دقە چارێکە نیم سعات پێش بانک عیلەیە بەبێت تەلەفۆن خۆیانەکەنە ژوورا ئێوارەش لەوێ بن، ئەی خۆیان من لە شوێنەتر خواردنەوە دروست کراوە. ئەمە بەڕاستی کارێکی حرام و ناشەرعیە، بەڕاستی گونەحبار دەبن. کاک فڵان کەس بە پیاوڵە یا بە ئافرەتەڵی حەزەکەین بێمە ماڵتان، ئیشتان نییە، دعوت نین، دەرچوونتان نییە، ئەگونجێ بین یا کاتێتر بین، نەک بڵێ سەلام عەلەیکم و هاتین، نابێ، ئەمە گونەحبار دەبیت. ئەبێ ئیزن وەرگری، ئیزن حتا تەستەئنیسوا، معنای دووەمی ئیستئناس واتە ئیزن وەرگرن لە خاوەن ماڵ، پێی خۆش بێ خاوەن ماڵ. چەندها جار کەس زۆرمان بەسەرمانە هاتووە لە شوێنێک عیلەی دعوت بووینە یا خۆمان دعوت بووینە، لەولا ماڵی خۆی کردوتە ژوورا دعوەتەکەمان فەشەرێنەوە لای کابرای خاوەن ماڵ شەرمەزار بووینە. ئەی خوایە چی بڵێم بە خاوەن ماڵ؟ بڵێم دعوەتین، ئەڵێ منی بە پیاو نەزانی هەر جاتر مەرحەباشن ناکە. با فێر ئیزن بین، با فێر ڕەوشتی جوان بین. ئەو ئیسلامە بەڕاستی ڕەوشتی جوانی تایە، جاری وایە ژن و پیاو بینیان نییە، قسەیان بە یەکەوە، جارێ ژن و پیاو بینیان تەواو نییە، پیاوەکە یعنی ئەوەنە لەگەڵ خێزانەکە بینی تێک چوە ناتوانێت بڵێ خواردنی ئەم میوانان دروستکە. ئیزینی جوان وەرگرە، کوردوەتەنی بیکە، هێلکەی پاکراو ئەمجا بڕۆ بۆ ماڵەکە. بەڵام خاڵێکە با پێتان بڵێم، خۆ تەلەفۆنکەی بۆ ماڵێک بڵێ دێمە ماڵتان، ئەمە خاڵێکە، خاڵێکی شێ خاوەن ماڵ خۆی بڵێ وەرن بۆ ماڵمان، ئەمەیان زۆر جوانترە. من خۆم عادەتم وایە ناچم بۆ ماڵ باوک و براکان و دایکشم ئیلا مەگە خۆیان تەلەفۆن کە مڵێ وەرە بۆی لە دعوت بە، خۆم ناڵێمەوە هاتم دعوتم نایکەم، ئەوشتە حەزم پێی نییە. جارە کابرا بیژار پێی ویتووە دوای تەلەفۆنم وەرە بڵێ ئەمەوە هاتم، من ناڵێم ئەوە بکەن جوانترە، چونکە خاوەن ماڵ خۆی تەلەفۆن و بۆ بکە زۆر خۆشحاڵە، ڕێزێ جیاوازتری لێگیرە، چونکە تامەزرۆی تۆیە، بۆیە با خەڵک خۆی تەلەفۆنتان بۆ بکات، جوانترە. ئاساییە تۆش بڕی ناڵێم، بەس تۆ کابرا چەند جارت خواوەرە ئەگەر هاتی وەرە بۆ ماڵمان ئەمە خۆشە، بەس کابرا جارێ پێتی نەوتووە. بۆی ئینشاڵڵا با فێر بین، ئەچین بۆ ماڵێک نەک ماڵەکە دعوت بن، نەک کێشەیان هەبێت. جاریوە کابرا فەقیرە پارەی پێ نییە، ئەبێ 40-50 هەزار لە شوێنێ قەرزکە لە مارکێتی لە شوێنێ، مڕاعاتی حاڵی خەڵک بکەن، بڕۆنە ماڵێکەوە خاوەن ماڵ تامەزرۆی ئێوە بێت. ئەوە قسەیە، حەقیقەتە پێتان ئەڵێم. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ڕەوشت و جوانی فێری ئێمە کردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ئێوە باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە با ڕێزی میوانەکەی بگرێ. بەڕاستی میوان پێی خۆشە بەعام خاوەن ماڵ لەگەڵیان نان بخوا. ڕاستەکەی کابراوان دیار سەرتەوە ئۆستەیە وەکو احتیرامی دەستی خۆش بێ، دەستی خۆش بێ وەکو احتیرامی بانسەری تۆ وەستاوە، بەڵام تۆ مرتاح نیت، زۆر جان مرتاح نابی. ئەم پیاوە لەگەڵ تۆ نان ناخوات، جوانتر وایە لەگەڵ میوانەکەدا نان بخۆن. ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم نەوەستا، فەرموو نان بخۆن. ئەو پەڕی کەرەم بوو، سەلامی خوا لەسەر بێ، ئەو پەڕی ڕێز و حورمەتە. ئەلا تەئکولون، ئەی باشە بۆ لەگەڵ ئێمە نان ناخۆن؟ کەواتە تۆش فێری ئەمە بە. دەگێڕنەوە دەڵێن پیاوێکی دەشتەکی و لادێیی لەگەڵ سولەیمانی کوڕی عەبدولمەلیکا کە خەلیفە بوو نانی دەخوارد. سولەیمان کە خەلیفە بوو لەگەڵ ئەم پیاوە دەشتەکیان نانی دەخوارد. سەیری ئەم نوقتەکەن. کاتێک کە خاوەن ماڵ سولەیمانی کوڕی عەبدولمەلیک ئەم پیاوە پارویەکی برد، تیکەیەکی برد بۆ دەمی، دوو لە ڕێبەرەسان موویەک بە تیکەکەەوە، موویەک بە پارۆکەوە بوو.
سلەیمان وتی ئەو پارووە مووی پێوەیە، مووی پێوەیە، واتە خاوەن ماڵ ئاوە بە دەقیقی سێرەکات، ئەوش پێیوت ئەو مووەی لێ بکەرەوە، ئەو پارۆنانەی کە ئێبی بۆ دەمت موویەکی پێوەیە مووەکەی لێ بکەرەوە. بەڵێ خاوەن ماڵیش کە ئەم قسەی کرد، ئەعرابیەکە سەیرێکی کرد و وتی یعنی تۆ ئەوەندە سەیری من ئەکەی ئەزانی موویەک بە تیکەکە و بە پارۆکەمەوەیە؟ چۆن شتی وابێت؟ یعنی بەم شێوەیە جاجا سەیری کە بزانم میوانەکە شتێکی پێ نێ بیدەرێ، ئەوە ناڵێم، بەڵام چاو مەبڕە ناو چاوی، حەوتە زیاتر سەرت داخە، جاجا سەیرێکیش بکە بۆ ئەوی بزانی نقصانی هەیە بۆی جێبەجێکەی، ئەگەر خواردنەکەیش خۆی لە بەردەستێ بە شەرم ناکە. بۆیە وتی ئەو مووە لە تیکەکە و لە پارۆکەت بکەرەوە. وتی یعنی تۆ ئەوەندە دیقەتی من ئەدەی موویەک بە پارۆکەی منۆ ئەبینی، واللهی لەگەڵ تۆ نان ناخۆم. دەرچووە دەرەوە ڕۆشت، دەرچووە دەرەوە. بۆیە با ڕەوشت و ئەخلاقمان جوان بێ لەگەڵ میواندا، ئەوەی تواناتێ خزمەتیکە، جارجار بە خێراتنی بکە، ڕێزی لێ بگرە، بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە بە شێوەیەک سەیری مەکە لە ڕووی نێ نان بخوات. ئەو خاڵە زۆر گرنگە. یا ڕەبی خوایە هەرچی ئاداب و ئەخلاق و ڕەوشتی ئیسلامی فێرمانیکەی لە ژیانی ڕۆژانەماندا ڕونداتەوە. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانی کێک لەو ئاداب جوانانەی لەو ڕەوشتە جوانانی کە ئیسلام فێری ئێمەی کردووە کە بەداخەوە زۆرێکمان مخالەفەی ئەم حەدیثەی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم. کاتێکە ئەچین بۆ دعوەتێک، هەر دعوەتێک بێ بان کراوین، سەیرێکی بەبێ ئەوەی خاوەن ماڵ پێمان بڵێ. ئێستا جاروێک کەسێک ئەڵێ کاک فڵان کەس وەرە کێش دێنی لەگەڵ خۆتا بیهێنە، ئەمە ناڵێم. کاک فڵان کەس تۆ دعوەتی منی بەس، ئیتر کابرا کە ناوی تۆ هێنیا بەتەنیا یعنی بەس خۆت. بەڵام من ئەچم دووسێ حیمایەکەمە دوای خۆم بێ ئەوەی پیان وترابێ ئایا ئەمە شەرعیە شەرعی نییە، دروستە یا دروست نییە. بەبێ ئەوەی خاوەن ماڵ ئیزنی دابێتم میوانی تر لەگەڵ خۆمدا بەرم. بەڵام ئەگەر وتی کێ دەهێنی بهێنێت ئەوەندە نەفەر بهێنەوە ئاساییە، باسی ئەوە ناکەم، باسی ئەوە دەکەم وتیانە فڵان کەس تۆ دعوەتی منی. لە حەدیثێکی صحیحی بوخاری داهاتەوە، ئەمە صحیح بوخاریە. پیاوێک هەبوو سەحابەیەک هەبوو ڕەزای خوای لێبێ، ناوی ئەبوو شوعەیب بوو. ئەبوو شوعەیب سەحابە بوو ڕەزای خوای پەروەردگاری لێبێ. بەڵام خزمەتکارێکی هەبوو ئیشی گۆشتی دەکەت، چۆن دەڵێ قەساب بوو، قەساب. بە قەسابەکەی وتی ئەی فڵان کەس کە تۆ لەگەڵ منایی خزمەتکاری منی، خواردنم بۆ دروستکە بۆ 5 نەفەر، بۆ 5 نەفەر. بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانکەم لەگەڵ 4 نەفەرە، واتە خواردنی 5 نەفەر گۆشتم بۆ دروستکە بۆ 5 نەفەر. سەیرم حەدیثەی بوخاری کەن بزانە چەندێکمان مخالفەی حەدیثمان گوتا ئێستا نەمانزانیوە. بزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک ئێمەی کردووە یا بیلعکس ئێمەی کردووە. خواردنێکم بۆ دروستکە بۆ 5 نەفەر. بەڵکو پێغەمبەری خوا بانکەم صلی الله عليه وسلم لەگەڵ چەند سەحابەیەکە کە 5 کەسن، چونکە بەڕاستی پێغەمبەری خوام بینی صلی الله عليه وسلم سەیری دەم و چای من کرد، زانیم برسیەتی بێهێزە، حەزەکەم خواردنێک گۆشتێ دروستکەی، خواردن دروستکەی. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بانکەم کەواتە 5 کەس بانکەم بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سەیری ئەم واقعەکەن. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لەگەڵ 4 سەحابەدا دەکەونە ڕێ بەرەو ماڵی ئەبوو شوعەیب. خواردن دروستکراوە بۆ 5 نەفەر و 5 نەفەر دعوەت کراوە. ئێستا دعوەتی وایە، خەڵکی فەقیری وایە دعوەتی کردووە 200 نەفەری بان کردووە، فەقیرە 500-600 نەفەر هاتووە. هەر شەرمەزار بۆ خواردن بۆ هەندێکی هەر نەماوەتەوە. ئێکاکە ئەموتی 200 بەشی 300 دروست کردەوە. معقولە هەچی خزمەیە پیاوەتی بە ئاوی حەمام بۆکە چی خزم و کەسوکاری خۆتی بانێکی لەگەڵ خۆتە، ئاخر پێت نەوتراوە. خەڵکی بەتەنیا خۆی پێی وتراوە، ئەچێت 10-15 برادر ئاگادارەکاتەوە. والله حرامە گوناحبار دەبن. ئەتوانی بڵێ کاک فڵان کەس دێم هەر خۆم بێم، بزانە بە قسەکەی دیارە پێی خۆشە خەڵکی تر بێ، جارێ وەڵێ بە کاکە با کەستر نەیە، جارێ بژەڵێ خۆی ئەڵێ کێ دەهێنی بیهێنە.
ئیزن لێ وەرگرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوتە ڕێ بەرەو ماڵی ئەبوو شوعەیب، پێنج کەسن. پیاوێک کەوتە تەنیشتیان لەگەڵیان ڕۆشت، بوونە 6 کەس، 1 نەفەر، نەک 50 نەفەر و 200 نەفەر زیادی کردی بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەشتە بەر دەرگای ئەبوو شوعەیب، فەرمووی ئەی ئەبوو شوعەیب تۆ ئێمەت بانگ کردووە 5 کەس، ئەم پیاوە شوێنی ئێمە کەوتۆ ئێمە بانگمان نەکردووە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئێمە بانگی ئەم پیاوەمان نەکردووە، ئیزنی پێ ئەدەی لەگەڵمانە بێتە ژوورە بۆ نان خواردن یا ئیزنی پێ نادی با بڕوات. ئەبوو شوعەیب ڕزای خوا لێ فەرمی با ئەویش بێتە ژوورەوە، بەڵام لانش لە ڕوویدا ما بێت، بۆیە هەر لە خۆتەوە خۆت مەکە ماڵەکە خەڵ داوەت کراوە، هەر لە خۆتەوە کەسێکە ڕوا بۆ شوێنی خەڵکی بانگ مەکە، ئەگەر پێت نەوتراوە کەس بانگ مەکە لەگەڵ خۆتە بەبێ ئیزنی خاوەن ماڵ. دروست نییە مناڵێک لەگەڵ خۆتا بەری، ئەوە ئاگاداری و خاڵە بن. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ سەحابە دەفەرمێ ئەگەر پێت خۆشە با بێتە ژوورە، ئەگەر پێت خۆش نییە با بگەڕێت، چونکە ئێمە نەمان هێناوە، ئێمە بانگمان نەکردووە، کەوتێتە تەنیشتمان لەگەڵمان هاتووە، کەوتۆتە تەک ئێمە. ئەوە ئیسلامە فێری ڕەوشتی جوانمان دەکات. بۆچی؟ لەبەر ئەوەی خاوەن ماڵ شەرمەزار نەبێت، لەبەر ئەوەی خاوەن ماڵ شەرمەزار و خەجاڵەت نەبێ لای میوانەکان. بۆیە ئەوەی کە پێی نەوتراوە لەگەڵ خۆتان مەی بە بۆ میوانی، کورتە، براتە، خزمتە، هەر کەسێک. یەکێت لەو ئیسلام فێرمانی کردووە، ئادابە جوانانەی کە ئیسلام فێرمانی کردووە، خۆشەویستان لەبەر چاوی میوانە لە مناڵ تووڕە مەبن، لە مناڵ مەدەن، مناڵی خۆشتان. هەیە بە بەرچاوی میوانەوە قسە بە ژنی ئەڵێ، قسە بە خێزانی بە خێزانەکەی خۆی دەکا بڵین، قسە بە مناڵی خۆی دەکات، جوێنیان پێ ئەدا، ناشرین. وەڵی خاوەن ماڵ کە ئەم قسانە ئەکا میوانەی باتە سەر خۆی، وەڵی کە بەرچاو تۆ جوێنی بە خێزانتدا، وەڵی وەکو جوێن بە خۆت بدە، زۆر ناخۆشە بەلاتەوە، لانەشە بە حساب دڵسۆز بێ، بەڵام زۆر غەڵەتە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لەوێ باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە با ڕێزی میوانەکەی بگرێ، پێم ناخۆشە بۆ بەرچاو منۆ قسە بە خێزانت و مناڵەکانت دەکەی، بۆ جوێنیان پێدی، بۆ سوکایەتیان پێ دەکەی. ئەخر ڕێزی میوان ئاوانە بێ، میوان دەیباتە سەر خۆی، دەڵێ دیارە بێزار و بێتاقەتە، بۆیە داخی ئێمە بە مناڵەکانە ڕژێنێ. وا مەکەن، پێویست ناکە کوێر بن، چەند جا گوێم لەو خاوەن ماڵ بە ژنەکەیتەوە یاخوا کوێر بی، ئەمە دەست خۆشەکەیتەوە بۆ ژنەکەت فەقیرە خۆی ماندوو کردووە، قسەی ناشرین بە مناڵەکانەکەت نابێ. برای بەڕێزم، چکە بەڕاستی ئەو کەسانە پەشیمان دەبنەوە، دەیبەنە سەر خۆیان و جاری وای پەشیمان دەبنەوە، خۆزگای هەر نەهاتمایە، بەسەرمانە نەهاتووە، بەخوا زۆرمان بەسەر هاتووە. بۆیە ئینشاءڵڵا کە بێ ڕێزی میوان بگری، ڕێزی میوان ئەوەی ڕێزی مناڵەکانی خۆت بگری، زۆر گرنگە بە بەرچاو میوانەوە قسە بە ژن و مناڵی خۆت مەڵێ. ئەگەر ڕێزی میوانت بەلاوەیە، ئەگەر میوانە سەر سەری خۆت دائەنەی ئەم شتە مەکە. ئەگەر دەتەوێژ میوانەکەیش بێتاقەت کرد و زوو بڕوات و پەشیمان بێتەوە لەوەی کە هاتۆ بۆ لای تۆ، قسە بە مناڵەکانت بکە. یەکێتر لەو ئادابە جوانانەی کە ئیسلام فێرمانی کردووە، یعنی ئێمە نابێت هیچ کاتێک خەڵکی عەزێت دەین. عەزێتدانی خەڵکی لە قورئان و حەدیثا زۆر باس کراوە، ئازاردانی دڵی خەڵک، ئازاردانی لاشەی خەڵک، بەڵگەی زۆر لەسەرە. نابێ خەڵکی ناڕەحەت کەین، خەڵکی ئیزعاج کەین، خەڵکی بترسێنین. هەندێک کەسەیە باسیشمان کرد و کاتی خۆی دەڕواتە ماڵێکەوە کۆمەڵێ منداڵی هەیە هیچ ئەدەب و ڕەوشت و ئەخلاقی فێر نەکراون، هیچ کەسێکیش بۆی نییە بە مناڵەکە بڵێ بەولاوە، شتە شکێنن، شتە ڕژێنن، فەقیرە فەرشێکی کڕێ بۆ حاڵە فەرشێ جوانی کڕێوە چێت چاییەک شەربەتێک شتێکی خراپ ئەکاتە مل هینەکە دوایە بێ خاوەن ماڵ بیشۆرێ. بەڕاستی هەندێک مناڵ هەیە وەڵڵا شایستەی ئەوە نیە بێتە ماڵەکەت، مناڵەکەت بە کەڵک نایە، بە دیوار و بە هەموو شتێکە خۆی هەڵەواسێت مەی بە بۆ هەندێ شوێن، تۆزێت تەمێ و ڕەوشتی جوانیان فێرکەن، با خاوەن ماڵ عەزیەت نەدە، چونکە عەزیەتدان حرامە. هەتا زانایان دەفەرمون ئەگەر ئینسانێک زانی ئازاری خەڵکەدا بۆی حەجەرول ئەسوەد ماچکە، بەردەڕەشەکە ماچکە، حرامە ماچیکە، چونکە عەزیەتی خەڵکی داوە، ئازاری خەڵکی داوە هەتا گەشتۆتە بەردەڕەشەکە. ئازاری خەڵک مەدە، چونکە بەردەکە ماچێکی سونەتە، ئازاردانی خەڵک حرامە. بۆیە مناڵەکانتان ئەگەر بە کەڵکی ئەوە نایە تەمەیکن، تەمێ
با خاون ماڵ ئیزعاج نەکەن، یعنی ماڵی وایە سوێن بخوا ئەو مناڵانە ڕووی تێکەن خۆشی و شادی تیان نامێنێ. مناڵی شێونە ڕێکوپێکە دایکی لێ ئەپرسێتەوە، مناڵێ دوو لە ڕێبەرستان بێخاوەنە، نە باوکی حەقی بەسەر نە دایکی، بەخوا ئەوەی لە مناڵەکەم تۆ بەجات نایە ماڵەکە، ئاخر مناڵەکەت با ڕێکوپێک بێ کورم ناوچەوەی ماچەکەم، بەس کە مناڵەکەت خراپەت دان بە غەڵەتی خۆتا بنیە. ومن لێی تۆ ڕە نابم، تۆ لێی تۆ ڕابی خاوەن ماڵی، بەڵام تۆ ئەبیتەمێکی ڕۆڵێکیان عاقڵ بن. مناڵەکەت ئەگەر زانی دوات لێکە ئێسک و ڕەزای تۆش گران بێ لای خەڵکی مەڕۆ ماڵ خەڵکی، ئەو ڕۆشتیشی ئەوەندە مەمێنەرەوە بە ماڵەکە بێزارکەی، ئەو خاڵە زۆر گرنگە، عەزێدانی خەڵک دروست نییە. آخر خەڵکە دەمانێ باسی کەین لەو ئادا بەجوانن کە ئیسلام فێرمانی کردووە بە ئیزنی خوا کارێکی وەها بکەین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ئێوە باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە با ڕیزی میوانەکەی بگرێ. کاتێککە میوانێک سفرەیەکی بۆ ڕائەخەی دڵنیابە بە پێی قورئان و حەدیث تۆ عیبادەت و ئەنجام داوە. خزمەتکردنی میوان عیبادەتە، عادەت نییە، پێشەوەی عادەت بێ عیبادەتە. خۆشەویستی خوا ساڵسان باسی کردو یەکێکە لە هۆکارەکانی چوونە بەهەشت. تێگەشتی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا خوای گەورە لە بەهەشتا کۆمەڵە کۆشک و تەرارێکی دروست کردووە، لە دەرەوە ناو بیناکە دەبینیت، ناو خانوەکان دەبینیت، چۆن دەڵێ وەک شوشەیەک، لە ژووریشەوە دەرەوە دەبینیت، واتە ئەوەندە جوانە ئەم کۆشک و تەلارانەی بەهەشت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە دایناو بۆ چەند کەسێک، یەکێک لەوانە کێیە؟ أعدها الله لمن أطعم الطعام، بۆ کەسێک دایناوە خوای گەورە کە کەسێک خواردن دا بە خەڵکی، کەواتە خزمەتی میوان دەکەی ئەو خواردنەی پێی ئەدەی هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ، عیبادەتە، بۆیە ئەم عیبادەتە پۆزی پێوە لێمەدە. هەروەکو چۆن ئەچی بۆ عومرەکەت بەس خەریکی پۆز لێدانی، خەڵک بابزانێ من لە عومرەم، خەڵک بابزانێ من لە حەجم، پێویست ناکە برای بەڕێزم، خۆت ئەو شتانە مەکە، بۆی کە بە نیەتەکەت بۆ خوا بێ سەد ئاسەد بە ئیزنی خوا پارێزراو بی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع صغیر هاتووە لەوانە زۆربەمان نەمان بیست، وەزان چی ئەفەرمێ المتباریانی لا یوجابانی ولا یؤکل طعامهما، ئەمە حەدیثێکی صحیح، واتە ئەو کەسانەی کە پۆز لێ ئەدەن بەسەر میوانە و ئەفەرمێن نە وەڵامیان ئەدرێت لا یوجابانی، واتە ئەگەر دعوەتی کردی زانی کەسێک دعوەتەکە و پۆز لێدا و ڕسمت بڵاوەکاتەوە، ڕسمی سفرە بڵاوەکاتەوە، لە کاتی نان خواردنە نانەکەی بۆ دەم ڕسم بڵاوەکاتەوە. ئەفەرمێ ئەو کەسانە لا یوجابانی، وەڵامی دعوەتەکەیان نادرێتەوە، ولا یؤکل طعامهما، خواردنیشیان ناخورێ. بۆچی؟ لەبەرەوەی متەباریانی، واتە فەخر و شانازی دەکەن. جا بۆیە ئەگەر پێت خۆشە ئەو عیبادەتە خوا لێت قبولکە، عیبە ڕسمی ڤیدۆی سفرە بڵاوەکەیتەوە، من ئەوەم کرد ئەمڕۆ، ئەوە عیبادەتێکە بۆ خوا ئەنجامی بدە، با بۆ خوا بێ، بۆی میوانەکان بەیانی تەریق نەبنەوە، زۆر ناخۆشە. جا ئەمە آخر خاڵە باسم کرد، کۆمەڵی ئادابی زۆر هەیە لە ئیسلامە فێرکراوین، بە ئیزنی خوا هەوڵ بدەین میوانێکمان خزمەت کرد لەبەر خاتری خوا بێ، بۆ بێ کە خوا بمان خاتە ناو ئەو کۆشک و تەلارانەی بەهەشتەوە، نەک بۆ بێ کە فەخر و شانازی پێوە بکەین کە ئێمە خزمەتی میوانمان کردو. پیاوی معقوڵ، پیاوی پیاوانە بەخوا شتی وا ناکات، لی ناوەشێتەوە مەگە کەسێکی نەدیو بدی بێت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ربی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی. خوایە گیان هەر کەسێک بۆ ئیسلام و مسلمانان شەڕ و خراپەی دەوێ، یا ربی خوایە بە گەورەی خۆت لە ناوی بەری. یا ربی خوایە دوژمنانی ئەم ئیسلامە زەلیل بکە یا رب العالمین، چۆن زەلیلی ئەوان بە چاوی خۆمان بین یا رب العالمین. خوایە گیان ئەو کەسەی سزامان دەدا، یا ربی خوایە سزای قورسی بدەی. خوایان آخرمان بەخێر بگێڕی، ئەوانەی نەخۆشن لە نەخۆشخانەکان و لە ماڵەوە یا ربی خوایە شیفایان بدەی. ئەوانەی کێشە و مشکیلانەی خوایە بۆیان حەلکەی، ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. براكانم